بەناوی خوای گەورە و میهرەبان میوانەکان یاخوا بەخێر بێن بۆ ماڵی خۆتان جەنابی کاک شێخ کامیل شەوقانی کوێسە جەنابی کاک شێخ فێری شێخ مستەفا برا گەورەکانی هەموو جار میوانە عەزیز و خۆشەویستەکان بەدەستهای قامی شارەزوو کاک وەدا یاخوا بەخێر بێن سەر چاو هەموو لایەکتان هەموو خزمان هەموو کەسەکانمان یاخوا بەخێر بێن بۆ ماڵی خۆتان ماڵی حاجی جەزای حاجە حەمەد تالیب کە دیۆخانی هەموو خزمانی جاف و برا گەورەکانی جافە من بە خێراتنی یەک بە یەکتانەکەم من بەسەوەم لەسەرا بە خێراتنی جەنابتان بکەم و سوپاسانەکەم ئەوانی دیدانم بۆم برا بەڕێزانە یاخوا بەخێر بێنەوەی لە شوێنی دوورەوە هاتووە ئەوەی لە شوێنی نزیکەوە هاتووە یاخوا بەخێر بێن سەر چاومان سوپاسی هەمووتانەکەی يقوى بخير وستشاو. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. میوانە بەڕێزەکان ئازیز و خۆشەویستەکان کە تەشریفتان هاتوون بۆ کارێکی پیرۆز کە کاری ئاشتەواییە لە بینی سێ ماڵەدا و هاتوون بۆ دیۆخانێک کەوا مێژوویەکی دوور و درێژی هەیە لە سوڵح و ئاشتی و پیاوەتی و جوامێری و مردایەتیدا. دیارە ئەم دیۆخانەی کە جەنابتان لێی دانیشتوونە بەشێکی هەرە زۆرتان ئەتوانم بڵێم هەمووتان و تەواوی کوردستان مێژۆکەی زۆر دیارە وەکو ئەو ڕۆژە کە چەند ڕووناکە ئەوها مێژۆکەی بە ڕووناکی دیارە. دایمە سوڵح و ئاشتەوایی تیا کراوە، خوێنی دەیان و سەدان کەس لەم دیوەخانەدا چارەسەر کراوە خۆش کراوە و ئەلحەمدولیلا هەر بە بەردەوامی ماوەتەوە دەست بەدەست لە جەنابی کاکە حاجی حەمەد تالیب و کاکە حاجی جەزاوە هەتا کاکە دیاری ئەلحەمدولیلا توانویانە مێژوویەکی جوان تۆمارکەن. ڕاستە ڕووداوێک ڕوویداوە لە بینی سێ گەنجە لە هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاردانەوەی دروست کرد لەبەرەوەی لە شوێنێکە ئەو ڕووداوە ڕوویداوە لە حەرەمێکە لە شوێنێکە کە مەڵبەندی عیلم و زانیاری و ڕۆشنبیریە کە لە زانکۆ ڕوویداوە نە ئەوە ڕووی بدایە. لەبەرەوە گەنجی خوێنەوار هەل یەستەوی الەذینە یەعلەمون والەذینە لا یەعلەمون، کەسێک کە خوێندەوار بێ ڕەنگە جیاواز بێ لەگەڵ کەسێکە کە خوێندەواری نەبێ. ناکرێ لە زانکۆکانمانە لە مزگەوتەکانمانە کێشە و مەشاکیل دروست کرێ، چونکە ئێستا تۆ ئەبینی ئەو هەموو خەڵکە ڕۆشنبیرە تەنانەت دکتۆرەکانمان تەنانەت سەرۆکی وڵاتەکان تەنانەت موهەندیس و هەموو خەڵکە چینە خوێنەوارەکە کە لە ئاسێکی دروست کرد لە ناو جاف و لە خزمانی مکەیاڵی و لە ماڵ کاک عومەری کوێخا مەحموود لە دیەی ڕەمەزان. ئەویش زۆر پیاوانە و مردانە و جوامێرانە. ئەم سوڵحەی تەسلیمی دەستی براگەورە کاکە دیاری حاجی جەزا کرد لە خلالی سەعاتێکە ئەم پیاوە لەم دیوەخانە کە پیشەی هەمیشەیان بووە توانی ئەو سوڵحە چارەسەرکە. با هەموو خەڵک بزانێ زۆر جار چینی خوێنەوار و ڕۆشنبیرەکان گلەیی و گازندە ئەکەن لە دیوەخانەکان و بە ئێمە ئەڵێن خێڵەکی و عەشایر لە هەر ئەس و پۆستێکا بی تەخەڕوجی هەر زانکۆیەکی زۆر بەهێزت تەواو کردبێ لە جیهانە دەبێت بێتە ناو دیوەخانی عەشایرەکان و چۆکدارین و سوڵح بکرێت و ئاشتی و لێبوردەیی دەبڕێ. ئەو پەروەردەی کە لە دیوەخانە کە گەنجی تیا پەروەردە ئەبێ و کە پیاوی گەورە و جوانی تیا پەروەردە ئەبێ ئەتوانم بڵێم کێشەی زانکۆکان و کێشەی هەموو دەوایرەکان و بەتایبەتی دادگاکانی چارەسەرەکە. دیوەخانەکەی حاجی جەزا بەقەدەر دادگای وەکو سلێمانی کێشەی تیا چارەسەر کراوە و ئەمە بەڕاستی جێگەی فەخر و شانازیە. لێرەوە ئێمە وەکو عەشیرەتی مکەیاڵی دایمەن لەژێر ڕۆشنایی دەیان حەدیث و ئایەتە دەرگامان واڵاو کراوەیە بۆ عەفو و لێبردن و تەسامح بەبێ ئەوەی کە هیچ شتێک لە دڵمانە دروست بێ. وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم. ئێمە ئەمایەتانە بەرجەساکەین و جێبەجێەکەین تا بەردی شەرعی خوا ئەبین.
هەر کەسێک لە کەسێکە بوونێ و عەفویەکە خوا عەفویەکە بۆیە ئێمە لێرەوە دەستخۆشیمان بۆ خزمانی خۆمان هەیە لە دەی ڕەمەزان و ماڵی بنەماڵی کوێخا مەحموو کە ئەم سوڵحەیاندا بەدەست جەنابی کاکە دیاریەوە کە لە دیوەخانەکەی کاکە حاجی جەزا ئەم سوڵحە کرا بۆیە ئەمەیە عەشایری ئەمەیە جوانی و جوامێری عەشایری ئێمە کە ئەتوانین لە دیوەخانەکانمانە بە قسەوی ڕیش پێکان و سەرۆکەکانمان ئەتوانین کێشەکان چارەسەرکەین کێشەی عەشایری کە چارەسەر ئەبێ کێشەیەکی ڕیشە کێشیە کێشەیەکە کە بدڵێکی پاک و سافەوە جێبەجێکرێ بۆیە دەستخۆشی لە کاکە دیاریەکەین و دەستخۆشی لە خزمانی دەی ڕەمەزانەکەین کەوا ئەمڕۆ توانیان سەربەرزمان کەن لە لای دوو بنەماڵە و دوو عەشەت کە عەشەتی خزمانی من نییە و عەشەتی گڵێجاڵ ئەم دوو عەشەتەش دوو عەشەتن دیارین لە کوردستانە توانیان لە لای ئەوان و لە لای تێکڕای عەشایری و ناوچەکەش هەموو مکەیاڵی جاف سەربەزکەن دەستان خۆش بێ کاتان ناگرم یاخوا هەموو لایەک بەخێر بێن لە بەرەوەی چەند وتارێکی تر هەیە وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. وعلیکم السلام. خۆی گەورەزای جەنابی مامۆستا بداتەوە. بەڕێزان زانکۆ و قوتابخانەکان شوێنی پەروەردە و زانستە لەوێ کوڕەکانمان و کچەکانمان فێری پەروەردە و زانست ئەبێ. کۆمەڵی کوردەواری کۆمەلگای کوردەواری دیوەخانەکانی کوردەواری براگەورەکانی کوردستان ئەمانە خاوەنی قیەمن ئێمە قیەمی باڵا ئەخلاقی باڵا بەها باڵاکان لە ناو کۆمەڵی خۆمانەوە فێر ئەبین. ئێمە پێویستمان بە کۆمەڵی کوردەواری هەیە کە فێری دابوو نەرێت و ئەخلاقە جوانەکان بین. کۆمەلگەی کوردەواری و زانکۆکان و قوتابخانەکان دووشی دژبەیەک نین تەواوکەری یەکترین. تەواوکەری یەکترین ئێمە زۆرێک لە خۆم کە ئوستازی جامیعەم زۆرێک لە کێشەکانمان لە ناو دیوەخانەکان و لە لای پیاوە گەورەکان و براگەورەکانمانەوە چارەسەر ئەکرێ و زۆربەی قیەمە باڵاکان لای ئەوانەوە بە تەلەبەکانمان ئەوترێ و ئەو ئاداب و ڕەوشتە جوانی کە لە ناو کوردەواریایە ئەیهێنە ناو زانکۆکان و ناو پەیمانگاکانەوە. ئێمە ئەم دوو چ کۆمەڵی کوردەواری چ زانکۆ و پەیمانگاکان دژی یەک نین تەواوکەری یەکن بە هەردوو لامان ئەتوانین کۆمەڵێکی ساغلەم و تەندروست و کۆمەڵێکی باش و هۆشیار و ئارام دروست بکەین. بەڕێزان وەکو جەنابی مامۆستاش فەرمی ئەم چەند گەنجێکی خوێنگەرمی حەماسی بەهۆی کەم ئەزموونی خۆیانەوە کە تووشی ئەم شەڕە بووبوون لە ناو زانکۆی پۆلتەکنیکی سلێمانیە لایەکیان خزمانی گڵێجاڵە لایەکیشان خزمانی مەنمیە لایەکیشان خزمانی مکایەڵیە ئەوان جەنابیان وتاریان هێستا داواکەین لە جەنابی مامۆستا مەلا غەریب کە نوێنەری خزمانی گڵێجاڵیە وتەی خۆی پێشکەشکە با جەنابیان بفەرمێت. باش عفو کرد خمون نبی بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه ومن والاه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستان و پیا ماقوڵان و مامۆستایانی ئاینی زۆر بەگەرمی بە خێراتتان ئەکەین یاخوا بەخێر بەسەر چاومان. بەڕێزان و خۆشەویستان خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا فەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە بەڕاستی ئیمانداران مسلمانان برای یەکترن هەر ڕەنگێکی هەبێ هەر ڕوخسارێکی هەبێ هەر ڕەگەزێکی هەبێ برای دینی من و تۆیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم المسلم أخو المسلم مسلمان براي مسلمانة كيشي لقلها هبي نزاعي لقلها هبي شري لقلها بكا بلام هر برايتي برام هر كسيتي خواي ولا كليتي ببرا شرع كليتي ببرا خواي كردال القرآن بروزا فرمي والصلح خير صلح باشترا عاشتوي باشترا وكم برزان باشان كر برزان او كيشي لما او چون جاوري دا ولا سليماني كبراسي هما كما ناخوش بو بلام نتيجة هر ابي صلح بكي هر ابي عاشتوي بكي هر ابي ليبردون بنياني پێم باشە ئەوش باشتم بەڕێزان ئەم قەزەی کە ڕووی داوە وەکو لایەنی قانونی وەکو لایەنی زانکۆ بەڕاستی پشتگیری داواکەی ئێمەکە واتە قانون پشتگیری ئەکا بەڵام ئێمە سوڵحمان هەڵبژار ئاشتەوەمان هەڵبژار لێبوردنمان هەڵبژار و لێرەوە بە باشی ئەزانین بە پێویستی ئەزانین زۆر زۆر سوپاسی کاکدیاری پێین بەڕاستی کە پێویست بە باسکردن ناکە شتێکی ئاشکرایە کە ماڵی کاکدیاری و بنەماڵی کاکدیاری بەڕاستی جێگەی سوڵح و ئاشتەوای پێزانی بووە کە بەڕاستی عەزیزتان کێشاوە بەم قەزیەوە خەڵکیان کۆکردێتەوە ئاشتەوان دروست کردو قسەی باش و خێیان کردو و ئێمە چەند بارە دوعای خێرمان هەیە
بۆ کاک دیاری بۆ منەماڵەکان بۆ خزمان بۆ ماڵی کاک عومەر کە بەڕاستی عەزیەتیان کێشاوە ئەرکیان کێشاوە لێبوردون و سەماحەتیان نواندووە هەر کەسی لێبوردون و سەماحەت بنوێنە لای خوا بەرز ئەبێتەوە پرێ بەرز ئەبێتەوە بەڕاستی جێگەی شانازیە ئێمە دووبارە دەستخۆشیمان هەیە دوعای خێرمان هەیە بۆ کاک دیاری بۆ خزمانی کاک دیاری بۆ بنەماڵەی جەنابیان بۆ ماڵی کاک عومەر و هاتنی ئێوە بەڕاستی سەربەرزی کردین عەزیەتان کێشاوە و خزمانی لە هەرکووە هاتوون لە دوور لە نزیک یاخوا بەخێرن سەر چاومان خی پروردگار پاداشتان بداتەوە نمونتان زۆر بێ وڵاتمان لە هەردا ئاشتی و خۆشی و پێکەوەژیانێ بۆ خاتری ناوجوانەکانی اللهم آمین والسلام عليكم ورحمة الله دەستان خۆش بی مامۆستاگیان خۆی گەورە جەزای جەنابی مامۆستا بداتەوە پێشەوەی بانگی نوێنەری خزمانی عەشرەتی مەنمی بکەین چەند بروسکەیەکی دەستخۆشی پیرۆزماییمان پێگەیشتووە تەنها ناوەکانیانە خوێنینەوە داوای لێبوردنیان لێەکەین بروسکەی دەستخۆشی و پیرۆزبایی جەنابی کاک حاجی ئەختیاری حاجی فارس سەرۆک عەشرەتی بێسەری دەستخۆشی ئەم کارە جوانە ئەم سڵح و ئاشتەواییەکە سوپاسی جەنابیانەکەین کاک حاجی کەریمی خەراجیان بە ناوی خزمانی خەراجیانەوە دەستخۆشی هەیە سوپاسی جەنابیانەکەین کاک مەلا بەرهەمی بێسانسووری دەستخۆشی هەیە سوپاسی جەنابیانەکەین کاک سەردار حاجی ساڵح لە عەشرەتی وەرمەزیاری دەستخۆشی ئەم کارە جوانە هەیە سوپاسی کاک سەردار و عەشرەتی وەرمەزیاری ئەەکەین خزمانی گوندی دۆڵەت شەوت دەستخۆشی پیرۆزبایان هەیە سوپاسی بەڕێزیانەکەین بنەماڵەی حاجی نامیقی میریاسی لە عەشرەتی مکایەڵی دەستخۆشییان هەیە سوپاسی بەڕێزیانەکەین بەڕێزان داوا لە جەنابی کاک مامۆستا نادر ئەەکەین کە وتەی عەشرەتی مەنمیە خوێنێتەوە با جەنابیان بفەرمێت عليكم السلام خير وساكن بخير بيخ بسم الله الحمد لله والسلام على عباده الذين اصطفى الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه لدواي سپاس و ستایش بۆ پەروەردگار داواکاری یەخفای باڵادەست درود و سڵاو بخشێنێ بەسەر گیانی پاکی پێغەمبەری پێشەوان محەممەد صلی الله عليه وسلم و یار و یاوەران و شوێنکەوتانی تا ڕۆژی دوایی بەخشویستان خی گەورە لە قورئانە فەرمێ ئینەمە المؤمنون ئیخوەة فەئەصلحوا بەین ئەخەوەیکم خی گەورە زۆر تەکید ئەکاتەوە کە ئیمانداران برای یەکترین بەڵام لە بینی برایە جاروبار ئەگەر خشت و خاڵێک شتێک دروست بێت بەڵام ئەفەرمێت فەئەصلحوا واجبە لەسەرمان ئیسلاحەکە و ئاشتەوایەکە لە بینان نەهێڵی شتەکان تەشەنە بکێشێ بۆش کاتێککە دوعاش ئەەکەین ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم داواکەین دوعا بۆ خوشک و براکانمانەکەین کە پێش ئێمە ڕۆیشتون یعنی ئەوەی لە بەردەمماناوە بەیەکەوەین پێویستە ئەو ئیسلاحەکرا بێ و خۆشەویستی و ڕێز و حورمەتە لە بینی یەکتریا بۆیە من بە ناوی خزمانی مەنمیەوە زۆر زۆر سپاسی خزمانی دۆڵەتەوتی ئەەکەین بە تایبەت خزمانی میکایەڵی وە بە تایبەت بنەماڵی ماڵی کاک عومەر و بە ناوی جەنابی کاک حەسەنەوە جارێش کە زۆر زۆر سپاسانەکەین وە سپاس بۆ هەموو لایەک ئێمە لە خزمەن مامۆستا مەلەحمەی چەرمەگا هەموو جار فعافوی کاو دەرەجەی عالی بێمەمد ماڵی حاج جەزای قەرەگۆل کاتێک کە ئەچین نەک ئەوەی کە بچین شتێک دابنین یان بڕۆین لە سۆڵحا چووبین خێر و خۆشی و باشۆ دڵخۆشیمان هێناوتەوە قەت حاجی دەستی نەناوە بە ڕوومانەوە لەبەرەوە کاکە دیاریش وەکو برایەکی بەڕێز کە ئەو مەهامە و ئەرکەی گرتۆتە سەر هەر هەم حاجی حەمەتالیبە بۆ ئێمە هەم حاج جەزایە بۆ ئێمە هەم برا گەورەیە و زۆر زۆر خۆشەویستە جارێک کە سوپاسی هەموو لایەکەکەین ئازێتان کێشاوە خی گەورە بە هەر هەنگاوێکتان دەچاکەتان بۆ بنووسێت دەگوناهتان لە کۆڵ کاتەوە دەبلە لە مەقامی خۆیان بەرزتان کاتەوە ئەمە جارێشکە لێرە ئیسپاتکردنەوەی ئەوەیە کە ئەم بنەماڵە بەڕێزە و دیوەخانەکانی ئێمە هەوێنی پاراستنی کولتوری کوردەوارین دینداریمان ڕێز و خۆشەویستی و حرمەت هەموو گەورەیەکانی ئەم میلەتە بە تەنانەت بە پاراستنی میلەتەکەشەوە چونکە هەتا ئەم لەحظەیەش جێشێکمان نەبوو بە شێوەی نظامی هەمومان ئاگامان لێ بوو دواشەڕ کە تووشمان بوو شەڕی داعش بوو عەشیرەتەکان و زۆربەی زۆرمان بە خۆبەخشی بە مەلا و غەیری مەلاوە ئەچوین پارێزگاریمان لەم خەڵک و خاکەی خۆمان کردووە لەبەرەوە جارێک کە سوپاسی هەموو لایەکانەکەین خوای گەورە موفەقتان کە
وەکو ئەرزم کردن بە ناوی ماڵی کاک حەسەنەوە جارێش کە داوای لێبوردنتان لێ یەکەین وەخوای گەورە پاداشی بەخێری هەموو لایەکان باتەوە زۆر زۆر سپاسی هەموو لایەکەکەین دەستان خۆش بێت. حاجی عوسمانی قهرمان موسى بن ابن مالي حاجي عثماني قهرمان او بروسك باش دور بقدرت روما موسى سامان حاجي حاج عثمانی قهرمان حاجي عثماني زۆر سپاس بۆ جەنابی مامۆستا نادر بنەماڵەی کاک حاج عوسمانی قارەمان پیرۆزبایی و دەستخۆشی ئەم سوڵحەیان هەیە سوپاسی بەڕێزیانەکەین داوا لە بەڕێز کاک عومەر جاسەنەی نوێنەری زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانیەکەین کە جەنابیان پەیامی زانکۆ دەخوێنەوە بفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان بۆ بەڕێز کاک دیاری حاجی جەزای قەرەگۆل ئێمە وەکو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دەستخۆشی لێ دەکەین سوپاسی هەوڵ و ماندووبوونت دەکەین کە توانیتان ئەو خوێندکارانە ئاش بکەنەوە هیوادارین کارێکی تر دووبارە نەبێتەوە حرەمی زانکۆ نەشکێنرێت چونکە دووبارە بوونەوەی ئەم جۆرە کارانە زیان دەگەیەنێت بە ناو ناوبانگی کورد و زانکۆ و هەمومان پەیامێکیشم بۆ سێ خوێندکارەکە هەیە لە خزمەتەمە. ئامادەبوانی بەڕێز میوانە خۆشەویستەکان شەڕ ئاساییە شەڕ ئەبێت لە بینی دوو شوان دوو کرێکار دوو دراوسێ لەسەر ناوێن لە نێوان دوو بازرگان لەسەر تەماع لە نێوان دوو بنەماڵە لەسەر زەویزار کە سوپاس بۆخوا لە 1995 ئەمە کەمی کردووە. بەڵام شەڕ لە بینی دوو خوێندکاری زانکۆ کە شوێنی عیلم و زانستە کۆمپیوتەر و قەڵەم بەدەستە بەڕاستی نەبووە و نابێ ئەمە کەی هەستا لە خەو هەڵسا ناخۆشتان کرد لە مەژ ناخۆشتر کە سوکارتان بێن حرەمی زانکۆ بشکێنن دڵی پۆلیس و پاسەوان و چاودێر بڕەنجێنن بەبەر چاوی 2,000 خوێندکار خوێن برژێنن. بەڵام شەڕەکە چەند ناخۆش بوو ئاشبوونەوەکەشتان ئەوەندە خۆشە لەکوێ لە دیوەخانێکی ڕەسەنی گەورەی جاب لە دیوەخانی کاک دیاری حاجی جەزای قەرەگۆل کاک حاجی حەسەنی کارێزە دەڵێت کاک دیاری حاجی جەزا وەک مەڵحەمی چاو وایە بە هەر برینیەکەوەکەی شیفا و دەوایە. ئەم ئاشبوونەوەیە دەبێت بێتە هەوێنی ئاشتی و برایەتی لە نێوان ئەو سێ خوێندکارە کە چوونەوە بۆ زانکۆ توخوا هەر خوێندکارێک پرسیاری ئەم شەڕی لێکردن بۆی نەجێڕنەوە بڵێن کارێکی ئەوەندە باشمان نەکردووە باسی بکەین دووبارە و سێبارە دەستخۆشی بۆ مامەدیار و تەواوی پیامەقوڵان و ئەم سێ بنەماڵەیە یاخوا بەخێر بن سەر چاوم. دەستخۆشی زۆرمان بۆ جەنابی کاک عومەر جاسەنەی دەست و خۆش بێ. ئێستا بەڕێزان مامۆستا مەلا عەبدوڵڵا مامۆستا و ئیمامی دێ ڕەمەزان وتارێک پێشکەشەکە با جەنابیان بفەرمێت. بابیان نووسم قەڵم پێ بابا مصابي له إنما عليه حمار رشيك لا رشيك السلام عليكم كلا رشيد. بسم الله الرحمن الرحيم الحمد لله قادري فتح كاريزي قادر فتح كاريزي قادر فتح كاريزي العالمين سيدنا ونبينا محمد حسني حاج حسني كاريزي واصحابه حسني حاج حسني كاريزي اجمعين الى يوم الدين. ما وصاني بريز وقورو سروان ميزر بسرو جينشينكاني حضرتي پیغمبر ما وصاني بريز دكتوري زانكوكان پیامەقوڵان و ڕێز حەشەتەکان مامەڕیشتی و سەروەرەکان گەنجە خوێنگەرمەکان هەموو خزمان یەخوا هەموو لایەکان بەخێر تەشریف بێنن. بەندە عەبدوڵڵام ناوە بەس خەڵکی دێ ڕەمەزان نیم شوچیم هەیە لە خزمەتی دێ ڕەمەزانە. من لە خزمەتتانە تەنها ئەوەتان عەرزەکەم مامۆسانی ئیشارەتان پێدا فەمەن عەفا وەئەصلەحە فەئەجڕه عەلە الله ئەو کەسەی کەوا دەستی ئاشتی و
تەبایی درێژ بکە ئەمری خوای جێبەجێ کردووە. حەزرەتی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. مادەم ئێمە مرۆڤین، مادەم ئێمە ئینسانین، هەموو مرۆڤێک تووشی هەڵۆپەڵا ئەبێ، لەبیر دەچێتەوە بەڵام لە پاش پەشیمانە بێتەوە. چاکترینی ئەو کەسانە ئەوەن کەوا زوو اعتراف بە ذەنب و بە گوناهەکەی خۆیان ئەکەن و پەشیمان ئەبنەوە. مامۆسایانی شارەتیان پێدا ئەم گەنجە خوێنگەرمانە تووشی هەڵەیەک بوون، بەڵام لەخوا بەزیابێ بە هەوڵ و هیممەتی مامۆسایانی بەڕێز، بە هەوڵ و هیممەتی ئەو مامۆسا بەڕێزانی کەوا هەم لە زانکۆ بوون و ئەو مامۆسا ئاینەکان و هەموو ڕێز عەشرەتەکان و پیاوماقوڵەکان و بەتایبەتی ئەم بنەماڵەی ماڵی جەنابی حاجی حەمەد طالیب خوای تەعالا جەزای هەموو لایەکیان باتەوە. من وەکو لە جیاتی بنەماڵەی جەنابی ماڵی چۆخا مەحمووی لێ ڕەمەزان کە کاکە عومەر، کاکە عەلی کە ئەبنە باوکو و مامی کاکە دیاری کە خەڵکی دێ ڕەمەزانن، و لە عەشیرەتەکەی جەنابی مەرحوم حاجی حەمەد طالیبە کە ئێستا ئێمە لە دیوەخانەکەی حاجی حەمەد طالیبین، خوای تەعالا دەرەجاتی عالیکە. و حاجی حەمەد طالیبیش لە بنەماڵە و لە وەچەی حەزرەتی پیر میکائیلە کە حەزرەتی مۆلانا خالیدی ذیلجەناحەین خوا دەرەجاتی عالی بکات لەو بنەماڵەیە. بۆیە دەستخۆشیم لە هەموو لایەکتان هەیە، یا ڕەبی ماڵی هەموو لایەکتان ئاوا بێ، وەکو جەنابی دکتۆر ئاراسی شارەتی پێدا و جەنابی ئەو دکتۆرە جاسەنیە بەڕێزەکە کە لە جیاتی نوێنەری زانکۆی کۆنە تەکنیکی قسەی کرد. ومێدمان وایە کاکە دیاری و ڕەفیقەکەی کە ڕۆشتنەوە زانکۆ ببنە نمونەیەکی بەرز کە ئینشاءالله هیچ غەل و غەشێ لە بریانە نەماوە. و داواش لە باوکە بەڕێزەکانەکەم لە هەر هەمووتان عزیز و گەورەکانم، پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم سید القوم خادمه. مادەم ئەم ڕێز عەشرەتانە، مادەم ئەم پیاو ماقوڵانە، مادەم ئەم هەموو دەم و چاوە جوانانە، مادەم ئەم هەموو شێخە بەڕێزانە، مادەم ئەم هەموو ریشتیانە حوزوریان هەیە، هەمویان خۆیان بە خزمەتکاری و خەڵکە دەزانن. مادەم ئێمە خۆمان بە خزمەتکار بزانین و پیاو ماقوڵەکان حەز بە سوڵح و ئاشەوایی یەکەن، حەقی باوکەکانیشە ئامۆژگاریەکی جدی بە جدی ئامۆژگاری ڕۆڵەکان بکەن. ڕۆڵە تۆ ئەچی بۆ فێربوون، ئەچی بۆ زانکۆ، بەڵام ئاگا و لە ڕەوشتی بەرز بێ ئینشاءالله وتەعالا. لێبوردە بە هەتا لێبوردەبی خۆی تەعالا تۆی خۆشەوێ. جارێکی تریش دەستخۆشیم لە هەموو لایەکان هەیە بە ناوی ئەو بنەماڵە بەڕێزەی دێ ڕەمەزانەوە کە لە عەشیرەتی پیر میکائیلن، لە عەشیرەتەکەی حەزرەتی پیر میکائیلن. یا ڕەبی ماڵی هەموو لایەکان ئاوا بێ، لە عەشیرەتەکان سەرۆهۆزەکان یاخوا هەموو لایەکان بەخێر بێن، بە تایبەتی خزمەکانی مەنی و بە تایبەتی ئەو خزمە بەڕێزانەی کەوا لە عەشیرەتی گڵەجاڵین و هەموو سەرۆهۆز و تیرەکان یاخوا ماڵی هەموو لایەکان ئاوا بێ. جارێکی تریش لە دیوەخانەکەی حاجی حەمەد طالیبەوە داوا لە جەنابتانەکەین دەمتان شیرین کەن، یاخوا هەموو لایەکان بەخێر بێن. والسلام عليكم ورحمة الله.